سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان دووپاتی دەکاتەوە هاوڵاتیان مافی خۆیانە بەشداریان لە پرۆسەی سیاسیدا هەبێت و ئەوەندەی بۆیان دەکرێت گۆڕانکاری ئیجابی بکەن. لابارەی ئەو بۆچوونەش کە پێی وایە سیاسەت دنیایەکی قێزەونە و نابێت کەسانی پابند بە ئیسلام خۆیانی لێ بدەن. مامۆستا عەلی باپیر لە نوێترین ئەڵقەی بەرنامەی نووسین و یادەوەری ڕوونی دەکاتەوە. پێویستە هاوڵاتیان هۆشیار بن و جیاوازی لە نێوان سیاسەتی شەرعی دروست و سیاسەتی هەلپەرستانی بەرژەوەندی خواست بکەن. من زۆر جار لەگەڵ ئەو گوتێدا ڕوبەڕوو بوومەوە. مامۆستا سیاسەت فرت و فێڵ نییە؟ سیاسەت درۆ دەلەسە نییە؟ هێزا لە توێ بڵی چی جەنابەت؟ هێزا دەڵێم مادام سیاسەت فرت و فێڵ و درۆ دەلەسەیە، ئەی جەناب چۆن دەیکەی؟ خۆ ئیسلام دروی تێدا نییە و فرت و فێڵی تێدا نییە. ئەمیش بە شوێنەی بۆم ڕوون کردوێتەوە کاکە سیاسەتی نائیسلامی فرت و فێڵ و درۆ دەلەسەیە. ئەمە سیاسەتێک کە لەسەر ئیسلام بنیاد بنرێ لەسەر وحی خوا وەکو سیاسەتی پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام، سیاسەتی جێنشینانی پێغەمبەران و سیاسەتی ئەو حوکمڕانانەی کە پابند بوون بە ڕێبازی پێغەمبەرانەوە عەلەیهیم السەڵات وەسەلام، نەخێر نە درۆیان لەگەڵ خەڵک کردووە، نە خیانەتیان بە خەڵک کردووە، نە مخەنەت بوون و نە ناپاک بوون. ئەوە وان نییە. تۆ دەبێت ڕاستی کەیەوە سیاسەتی نائیسلامی، سیاسەتی کە دوورە لە ئیمان و ئیسلام و ئەخلاقەوە، خاوەنەکەی ڕۆژی دوایی تێدا ڕەشاو ناکە، لێپرسینەوەی خوا و چاودێری خوای تێدا ڕەشاو ناکە، ئەو سیاسەتەیە کە خاوەنەکەی پەلشێژ دەکا بەرەو جڵی تاوی درۆ دەلەسە و خیانەت و گەندەڵی و فەساد وەکو لەم ڕۆژگاری خۆماندا دەبینی. هەر لەو دیدارەدا مامۆستا عەلی باپیر جەختی لەوە کردەوە نابێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو ستەم و نادادیانیان بیر بچێت کە 30 ساڵە بەرامبەریان دەکرێت. وتیشی ئێستا تۆپ لە گۆڕەپانی هاوڵاتیاندایە کە دەبێت لە سەر سندوقەکانی دەنگدار هۆشیارانە دەنگ بدەن و ڕێگە نەدەن جارێکی دیکەش فری و بدرێن. تەماشای پشت خۆت دەکەی خەڵکت لەگەڵ نییە ئەوەندت بۆ دەکرێت. ئەمجار بەرامبەرەکەش حکوومەتە گەندەڵەکە حیزبە گەندەڵ و مزەویرەکەش دەڵێ ئەها من چەندەم خەڵک لەگەڵدا ئاخر هەمووی تۆ تەزویر و فرتوفێڵ دەکەی و خەڵکەشت بە تەزویر فرتوفێڵ بەدوا خۆت داوە. تۆ پارەی حرامت بە خەڵکەکە پارەی حرام بەدوا خۆت داوە. شانازی چیان پێوە دەکەی بەو دەنگانە. بەڵام فعلا خەڵکیش هەر بەوەندە کارەکەی تاو نابێ وەڵا کاکەوە ئەوانە خراپیان کرد و ئەویان کردێت و هەڵوێست وەربگرێت دەبێت و هەڵوێستە هەبێ و تۆ دەبێت جارێک هەڵیا خەڵەتاندی نێڵی بۆ جاری دۆم هەڵە خەڵەتیان دەبێت هەڵوێست وەربگری و لە ڕاستیدا ئێستا تۆپ لە ساحەی خەڵکدایە. ئێستا تۆپ لە ساحەی خەڵکدایە. خەڵک دەبێت هەڵوێست وەربگرێ و دەبێت چی دیکە خەڵک ئەو عیبەنێنێتە سەر خۆی، ئەو عیبەنێنێتە سەر خۆی کە حیزبێکی گەندەڵ بڵێ من هاو خەڵکەم لەگەڵدایە خۆ تۆ مەڕ و بزنی کە تۆ بەشەری. لە کاتێکدا عێراق و هەرێمی کوردستان بەرەو هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران هەنگاو دەنێن، سەرۆکی کۆمەڵی دادگەری هەر لەو دیدارەدا تیشکی خستۆتە سەر چەند پرسێکی پەیوەست بە سیاسەتی شەرعی و مافی هاوڵاتی بوون و زەرورەتی چەسپاندنی دادگەری لە ڕێی بەشداری هاوڵاتیان لە پرۆسەی سیاسیدا.